لەبەر محیبەت و خۆشەویستی خۆت دەستگای خێرخوازی بەخشین بەشی بێباوکان ئاماری کۆتایی هاوکاریەکان و پێدانی موچەی 12 مانگی بە منداڵانی بێباوک بڵاو کردەوە. بەپێی ئامارەکان لە ساڵی 2023 بەشی بێباوکان لە بەخشین بە بڕی 3 ملیار و 197 ملیۆن و 678,500 دینار هاوکاری و موچەی بەسەر 1246 منداڵە دابەش کردووە. تەنیا موچە 1 ملیار و 786 ملیۆن دینار بووە کە دراوە بە 14,386 منداڵ. 20 خانوو بە بەهای 640 ملیۆن و 553,000 دینار بۆ 20 خانەوادەی منداڵی بێباوک دروست کراوە. جگە لە موچە تەنیا هاوکاری بۆ ئەو منداڵانەی تۆمار نەکراوە لە بەشەکە 250 ملیۆن و 880,000 دینار بەسەر 2,998 منداڵدا دابەش کراوە. دەستگای خێرخوازی بەخشین بەشی بێباوکان کۆتا موچەی ساڵەکەی بەسەر مناڵانی بێباوکە دابەش کرد کە پێک دێن لە 1246 مناڵی بێباوک کە بە درێژای ئەم ساڵە وەکو بەشی بێباوکانی دەستگای خێرخوازی بەخشین لە خزمەتیانە بووین. تەنها لە ساڵی 2023 ئەو هاوکاریانی کە بە شێوەی موچە دراوە بە مناڵانی بێباوک یا بە شێوەیەکی گشتی با بڵم کە دراوە بە مناڵانی بێباوک 3 ملیار و 197 ملیۆن و 678,500 دینار دابەش کراوە بەسەر 52,829 مناڵی بێباوکە کە سوودمەند بوون لە کار و پرۆژەکانی بەشی بێباوکان و تەنها بە شێوەی موچە لە ماوەی 12 مانگە بە بڕی 1 ملیار و 786 ملیۆن دینار بەسەر 14,386 خێزانی بێباوکە دابەش کراوە و سەرەڕای ئەوە کۆمەڵێک خانوو بۆ مناڵانی بێباوک دروست کراوە. دروستکردنی ئەو خانوانەی کە بۆ مناڵی بێباوک دروست کراون پێک دێن لە ماوەی 12 مانگە بە بڕی 640 ملیۆن و 553,000 دینار دابەش کراون کە پێک دێن لە 20 خانوو کە بۆ 20 خێزانی بێباوک دابین کراوە. جگە لە هاوکاری مادی دەستگای بەخشین جلوبەرگ و پێداویستی قوتابخانە و خواردن و پێداویستی جەژنی بۆ منداڵانی بێباوک بە بەردەوامی دابین کردووە. خێرخوازانیش پشتیوانی بەردەوامی دەستگاکە بوون و کەفالەتی منداڵەکانیان گرتۆتە ئەستۆ. سپاسیم خێرخوازدانیاکەم خاوەنیانی بڵێ دوو مناڵی بێباوکم لە کاتی خۆیان ماهانە موچیان پێیاوم نەخۆشی خەستخانەی هیوام هاوکاریان کردوم خانومان نەبووە حسابکانی خانویان بۆ کڕێوێن ئیتر خوای گەورە ئەوانیان کردووە بەستە بە مۆڵای دەستخۆشیان یەکەم یا ڕەبی خوا خێر و بەرەکەت بخاتە ماڵیانەوە خوای گەورە لەم دنیا و لەو دنیاچی باشە ئەوەیان بۆ بکە یا ڕەبی خوای گەورە هەر شتێ باشە لەم دنیایش و لەو دنیایشەوەیان پێبات با پاداشتی ئەوانیش باتەوە ئینشەڵڵا گیانمان بەوان بۆ خوای گەورە ئەوانی کردو بەستە بەر یعنی هیچ شتێکم نەبووان من نەخۆشی خەستخانەی هیوا بووم باوەڕەت هەبێ پارەی عیلاجەکانیشم نەبووە ماهانە خوای گەورە ئەمانی کردو بەستە بەر. دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشینەکەم کە من بۆ ماوەی 4 ساڵ هاوسەرم نەماوە و یارمەتیمان ئەدەن کە دوو مناڵم هەیە یەکێک لەو مناڵانم نەخۆشی درێژخایەنی هەیە ئەم یارمەتیە جێگایەکی زۆری بۆ پڕکردوینەتەوە لە کاتێکا کە بارودۆخی دارایی باش نییە دەستخۆشی لە خێرخوازەکانەکەین ئینشاءالله خوای گەورە سەربەرز و سەرکەوتویان کە بەردەوام بن لە یارمەتی دارمان ئینشاءالله. بەسەدان منداڵی دیکە لە دەستگای بەخشین تۆمارن بەڵام بەهۆی نەبوونی کەفالەت لەلایەن خێرخوازانەوە نەتواندراوە موچەی مانگانەیان بۆ ببڕێتەوە چونکە بەردەوامی موچەی بێباوکان بە هاوکاری خێرخوازانەوە بەستراوە. ڕامیا عوسمان کەناڵی پەیام سلێمانی.